بەناوی خوا من ئارامی مەلانووریم لە کەلار دیارە ئێمە دوای ئەزمموی تقریبان 13 ساڵ زیاتریش بە پێویستمان زانی کەوا بینیشێکی جیاواز بکەین و پێویستیەکی هەنووکەی ئەویش دانانی دوکانێک کە تەنها ئیش لەسەر چای بکەین و بە تایبەتی تێکەڵی چا هەموو باشووری کوردستان و کەلاریش بە تایبەتی خەڵکێکی زۆر زۆر چای ئەخوا اینجا هەر شتێکیش کە خواستی زۆر لەسەر بوو ئۆتۆماتیکی کێشە دروستە بێ کێشەیەکی گەورە لە چای و تێکەڵی چای ئەوانە ئەوە بووکە زۆر جار خەڵکی زۆرترین پاکەتی ئەسەن بۆ نەهیوا هەبوو حەوت چای پاکەتی ئەسەن تێکەڵ یەکرد کە چی سەیرەکەی نەتیجەکەی هەرەوە دەرناچێکە خۆی گەرەکی بوو ئێمە الحەمدوللا بە حکمەوەی کە ئیشەکە جیاوازە و تەنها ئیش لەسەر چای ئەەکەین و لە سۆشیال میدیا هەین خەڵکێکی زۆر فەزلی خوایە کە لە شار و شارۆچکانەوە داوای تێکەڵەکانەکەن ئەڵبەتە خەڵکەیە بەدڵی نییە خەڵک هەیە زۆر بەدڵێتی ئەوانەی کە بەدڵیان نییە داوایان لێ ئەەکەین کە کێشەکەمان پێبێژن سەرەکەی زۆری دەرئەکەوێت کە شێوازی لێنانی چایەکە زۆر جارەوێتە گرفت بۆیە ئێمە بڕگەیەکمان زیاد کردووە شێوازی لێنانەکە و هەندێک ڕێنمایی کە پێویستەکە بۆ لێنانی جۆری چایەکان یا بە هاوڵاتیان ئێژین ئەوانی کە تێم بۆ دوکان یاوەتە لە شێوازی پاکێجێکە لەگەڵ زەرفی گەیانەکە ئەیخینە ئامادەیەکەن و ئێنێرین بۆیان ئەلبەتە وەکووتمان خەڵک بەعام حەزی لە تێکەڵی چایە تۆ زۆر جار مەجبور ئەکرێیت لەبەرەوەی نییە دوکانێکی وان نەبووە مەجبورەکەی بڕۆ یەک پاکەت بستێنی وەکو یانسی ینی ئەڵاو شانسی خۆش بێ خۆشە خۆش نەبێ ئیتر تۆ ناتوانین گلەی لە کەس بکەیت چکە پاکەتە و پاکێجە و خەڵکێکی زۆر هەبوو وەکوتم چێت چەندین جۆر پاکەت ئەسێنێت تێکەڵەکان نەتیجەکەی دەرناچێت ئێمە چایمان هەیە 15 جۆر چای تێکەڵەکەین یانی تێکەڵی خۆمانمان هەیە 15 جۆر تێکەڵەکەین هەیمانە حوتە هەیمانە هەشتا هەیمانە دێ هەیمانە پێنجە هەیمانە چوارە دیارە مواصفاتەکانی چایخانە چۆنە بێ تۆق بێ ڕەش بێ تاڵێکی تیاابێ معقول نەک بێزار کرد و بێ هەستکەی چایە خۆی خۆ تۆ ناتوانانی چایەکی بۆندار لە چایخانە دابشکەی ڕەنگی ڕۆژی 500 کەس نەیەخوا یخۆ ناکرێت بێ شتێکی ستانداردی معقولی ناوەند دابنەی بۆی هەمووان یان هیچ نەبێت زۆرینە ئەو چای لە ئاسو دەبێت جا بۆ دروستکردنی ئەم چایە مەرج نیێتەوە هەموو ئەو حەوچایە کە یەک ڕێژە یەکسان بەکاربێنی بۆچی چای وایتیایە بۆ نمونە کیلۆی 17,000 16,000 چای وایە 20,000 ئەکەوێت یخۆ تۆ ناکرێت هەمووی لەمە بکەیت بۆی زۆر لەسەر هاوڵاتی نەکەوێت یعنی نرخت گرانەوێت ئەکرێت دوو چایی تر لە بەدیلی ئەوە بۆ نمونە لەو بوونە 100 گرام لەو زۆر گرانەی تێگەیت دوو چایی تر کە ئیشی ئەم بکەن یەکی 200 گرام 300 گرامی تێ بکەیت واتە تۆ ئیشی زۆر گەرەکە وەکو زانستێک زانستێکە ئەزمونێکی زۆر زۆرە فەزلی خوایە کە وەکوتم ئێمە 13 ساڵێکە چایخانەمانەیە لە وتێ جوان هەیە من زۆر جارباسێکم ئەژەیە پێویستی دایکی داهێنانە ئێمە چایخانەکەی خۆمان چایەکەی زۆر ناخۆش بوو با ڕازگۆ بین ئەمەندە خەممان پێ ئەخوار ئەمەندە پێمان ناخۆش بوو ئەوەندە چایمان ئەگۆڕی نەمانەتوانی چارەسەرەکە بدۆزنەوە من قەرارمدا الحەمدوللا چون 650 کیلۆ چایم چەند هەر بەڕاستی عنی هەرچی جۆری چای هەبوو سندم ژووری میوانەکە قەنەفە و دار و بەردن بەرکرد هەمووی کرە چای دانیشە شەو هەتا بەیانی تاقی بکەرەوە تێز بکەرەوە ناخۆش دەرچوو ینی باوەڕتە بێ ڕۆژگارێک هەبوو یعنی تقریبا نزیکی ساڵێک بەر لەوەی ئەم دوکانە دابنەی هەموو شتێم لێ بۆ چایی ئەوەندە چایم خواردوو بوو تێسم کردو بووی تر هەر هەست بکەن هەموو شتێک چایە بۆیە نا بە ئاسانی ناگەیتەوە ئەو نیە ئێستا ئێمە گەشت بێنە شتێکی زۆر باڵا نا فەزلی خوایە ئەمریکا هەیە فەزلی خوایە بەڵام وەڵامی پرسیارەکە چی ئەوەیە کە هەر ناکرێت تۆ لە خۆتەوە یەکسەر 4-5 چای تێکەڵ بکەیت و بێژی دوکانێک دانم مەسئولیەتە ئەلبەتە ئێمەیەکە لە تێکەڵەکانمان ناوی کەلارە تۆ کە تێکەڵەیەک دروستەکەی بە ناوی کەلارەوە لە ڕاستیە ئەبێ شایستەی ناوی کەلار بێ ئەمە زۆر هەم بۆنی هەم تامی هەم ڕەنگیشی جوانە بۆن و تامی خۆشی ڕەنگە جوانیە سوورە مەسەلەن تێکەڵەیەکمانەیە بە ناوی تایبەتەوە خۆ تۆ ناکرێ وشەی تایبەت غەدری لێ بکەی بەڕاستی تێکەڵەیەک دابنەی دروستکەی بە ناوی تایبەت و تایبەت نەبێ ئەمەیان تفتێکی تایە تورتێکی تایە ڕەنگە تۆخەیە مەی لەو ڕەشە چێت تۆزێت هاڵی تایە
چایخانەمانەیە ئاوایە بۆ نمونە چای میوانمانەیە هە زۆر چایە باشە چایەکی سووری سووکە ئاوا نەدەمەگرێنە هیچ ئاسایی ئەیخۆیت و بۆنێکی کەمی معقولی دێ بۆ بابەتی خواست بۆ نمونە من زۆر جاوتمە خەڵکی سلێمانی یا هەر کرێبێژی چای سلێمانی زۆر جار باوترێ حەزیان لە چایەکی تفتە تورتە تۆخە وەکو چایخانە بەعام لێرە کەلار میلەتی ماڵان خواسی زۆر لەسەرە چایخانەکان مەتەمەکان دێن لای ئێمە هەرێکێک و چای خۆی هەیە بەڵێ ئەوەی کە دێتە ئێرە ئێمە یەک پرسیاری لەکەین ئەژنی حەز لە چ زۆرە چایەکە کەس ئەم پرسیارە پێشتر لە کەس نەکراوە کا برا پیش غەریبە ئەژی چۆن بابە حەزت لە تۆخە حەزت لە کاڵە حەزت لە تاڵە شەکر بەکارێنی نایێنی بەبوونی هێل ئاسودەی یانە ئەمە بەپی ئەوە تێکەڵێرین بەڵام خەڵکی تر هەیە خۆی دێجێ کاکە من حەزەکەم چایەکەم وابێ بۆ نمونە یەک زانیاری هەیە زۆر گرنگە حەزەکەم ئاماژەی پێ بدەم خەڵکی وایە ژێ من حەزم ها لە چایی دەنگ گەورە باشە لە کاتێکە ئەو تێکەڵانە ئێمە وردی ئەبێت یابێ ئەبێت دەنگ گەوری تیاابێ وەسێت تیاابێ بۆنداری تیاابێ بە بۆنی تیاابێ واتە ئەو بەڕێزەی کە ئێژێ من تەنها حەزم لە بۆنداری گەورەیە سیرەکەی چایی بەعام دەنگ گەورە نەک بۆنداری گەورە چایی بەعام دەنگ گەورە بێ کاڵە مەڕاستیا کاڵە ئیشی ئەوە زۆر جاریا بۆ خۆشکردنی تێکەڵەکە بەکاردێ یا بۆ تام خۆشکردن بەکاردێ بەڵام چایە وردەکان لە خێزانی باروتی پیانێژن ئەوترێ باروتی بۆ نەوەکو سعدەدی باشە بۆ نەوەکو چەکش سەڵ ئەمانە وردن بابەتەکە نییە ئەمە خراپە بەڵکو زۆر چای باشە ئیشی تۆخکردن و تورتکردنی چایەکە